لە سێدارەدانی چوار بەندکراو لە زیندانی ورمێ لاپەڕەیەکی ڕەشی ترە بە کارنامەی حکوومەتی ئیسلامیەوە. سەر لە بەیانی ڕۆژی هەینی هەشتی بەفرانباری 1402 هەتاوی بەرامبەر لەگەڵ 29 دەسامبری 2023 زاینی چوار زیندانی بەناوەکانی ئارام عومەری، وەفا هەنارە، ڕەحمان پەرهاز و نەسیم نەمازی لە زیندانی ورمێ ناوەندی ئازەربایجانی ڕۆژاوە لە سێدارەدران. بەوتەی دەستگای قەزایی ڕژیمی ئیسلامی تۆمەتیە و کەسانە بریتی بووە لە سیخوڕی و کاری تێکدەرانە بۆ دەوڵەتی ئیسرائیل. جێگای ئاماژەیە کە هەر ئێستا 6 کەسی تریش بە هەمان تۆمەت لە زینداندا. ئاژانسی هەواڵی میزان سەر بە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی ئێدام کراوەکانی بە هەوڵدان بۆ کاری تێکدەرانە لە پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژاوە، تاران، هورمزگان و هەروەها ئاگرتێبەردانی ئۆتۆمۆبیل و بینای دام و دەستگا ئەمنیەکانی کۆماری ئیسلامی و ناردنی وێنە بۆ ڕێکخراوی سیخوڕی ئیسرائیل موساد تۆمەتبار کردووە. شەوێک بەر لە ئێدامکرانی ئەو کەسانە و لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی گواستنەوەی زیندانیەکان بۆ ژووری تاکە کەسی، پارێزەرەکانیان و کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی مافی مرۆڤ نیگەرانی خۆیان سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی ئەو بەندکراوانە دەربڕی بوو. بەپێی هەواڵەکان ئێعدامی ئەو چوار کەسە لە دۆخێکدا بەکردەوە دەرهاتووە کە تەنیا 4 ڕۆژ بەسەر پەسەندکرانی حکمی ئێعدامەکەیان لەلایەن دادگای باڵای ڕژیمەوە تێپەڕیوە و پارێزەرەکانیان داوای پێداچوونەوەیان بە پەروەندەکانیاندا کردبوو، بەڵام دەسەڵاتدارانی ڕژیم بە پەلە و پێش لە دادگایکردنەوە زیندانیەکانیان لە سێدارەدا. لە سێدارەدانی چوار زیندانی بێدیفاع و سەرجەم تۆمەتەکانی بەرپرسانی ڕژیمی ئیسلامی لە دژیان لەوانە سیخۆڕیکردن بۆ ئیسرائیل کە لەژێر ئەشکەنجەیەکی وەحشیانە و بێبەزەییانەدا بەڕێوەچوو بوو، ئەو ڕاستیە دەردەخات کە ئەنگیزەیەکی بەهێزی سیاسی لە پێش ئەم تاوانەوە بووە. ئەم تاوانە دڕندانەیە تەنیا ڕۆژێک دوای ناشتنی ڕەزی موسەوی، یەکێک لە فەرماندە باڵاکان و یاریدەدەری قاسم سلەیمانی بەڕێوەچوو کە لەلایەن ئیسرائیلەوە لە دەمەشق کوژرا. دوا بە دوای ئەوە بەرپرسانی ورد و درشتی سوپای پاسەڕان و بەرپرسە سەربازەکانی تری کۆماری ئیسلامی هەڕەشەی تۆڵەسەندنەوەیان لە ئیسرائیل کرد. بەڵام وا دیارە ئەو تۆڵەیان لە زیندانانی بێدیفاع و کۆت و بەندکراوی ناو سیاچاڵەکانی ڕژیم کردووە. کردەوەیەکی کە بە پێشینە نییە و لە کاتی شکستی کۆماری ئیسلامی لە شەڕی کۆنەپەرستانەی نێوان ئێران و عێراقیشدا ڕژیمی ئیسلامی بە فەرمانی دامەزرێنەر و ڕێبەرە سیاسی و ئاینیەکەی واتە ڕوحوڵڵا خومەینی تۆڵەی خواردنەوەی جامە ژەهرەکەی و شکستەکەی لە شەڕی 8 ساڵەدا لا زیندانیانی سیاسی کردەوە. لەو جنایەتەدا سەرەتا کومیتەیەکی مەرگیان دیاری کرد کە ئەم سەرۆک کۆمارەی ئێستا ڕئیسی یەکێک لە ئەندامەکانی بوو. دواتر لە ماوەیەکی کورددا بە هەزاران زیندانی سیاسی بێدفاعیان لە سێدارەدا. ئێعدامی جنایەتکارانەی ئەم چوار کەسەش نمونەیەکی دیکەی کردەوەی تۆڵەسەندنەوەی ڕژیمی ئیسلامیە کە ئەم جارەیان لە تۆڵەی فەرماندەیەکی باڵای سوپای قودس لە سووریا کە لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە کوژرا لە زیندانیانی بەندکراوی کوشتارگەی ورمێ کرایەوە. کۆماری ئیسلامی کە هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە تا ئێستا بە ڕشتنی خوێنی ئینسانی بێدفاع بە کوشتار و سەرکوتی تاک و بە کۆمەڵ لە کۆمەلگادا بە قەتیسکردنی کۆمەلگای ئێران لە قەفەزی ستەم و سەرڕۆیی مەسحەبیدا بە هەناردەکردنی تیرۆر و جنایەت بۆ دەرەوەی سنوورەکانی ئێران و نائەمنکردنی جیهان ئەمنیەت و درێژەی دەسەڵاتی ڕەشی خۆی پاراستووە بە ئێعدامی چوار بەندکراوی دیکە لە زیندانی ورمێ و ڕاگررتنی سەدان بەندکراو لە ژێر تیغی جەلاد و لە چاوەڕوانی لە سێدارەدان و مەرگدا لاپەڕەیەکی دیکەی بە کارنامەی پڕ لە جنایەتی خۆی زیاد کرد. کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی مەسحەبی و پشتیوانی سەرمایە ڕۆژانە و بە بەردەوامی کردداری توندوتیژی و سەرکرد لە کۆمەلگادا لە فۆرمە هەرە دژە ئینسانیەکەیدا بەڕێوە دەبات و سەر لە نوێ بەرهەمی دێنێتەوە. لە سێدارەدان کردەوەیەکی جنایەتکارانە و بێبەزەییانەی حکوومەتی ئینسان کوژە لە دژی تاوانبارانی کۆت و بەندکراوی بێدەسەڵات کە گیان و ژیانیان لە دەست دەسەڵاتدارانی ستەمکاردایە. هەروەک مارکس دەڵێت ئەمە چه جۆرە کۆمەلگایەکە کە ئامرازێکی باشتر لە جەلات بۆ بەرگریکردن لە خۆی ناناسێت.
کۆمەڵگایەکدا کە ئینسان کوژ و جەلات دەسەڵاتدارە تروسکەیەک لە دادپەروەری بەدی ناکرێت. بێگومان کۆمەڵگایەکی لەم جۆرە شایستەی مرۆڤی ئەمڕۆنیە و پێویستە ژێر و ژوور بکرێت و کۆمەڵگایەکی دیکە بنیات بنرێت. کۆمەڵگایە کە تێیدا هەڵوەشانەوەی حکمی ئیعدام و نەهێشتنی زیندانەکان، ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، ئازادی ڕادەربڕین، ئازادی باوەڕ و چاپەمەنی و زیندانی نەکردنی ئینسانەکان لەسەر بیر و باوەڕ لە زومرەی بنەڕەتیترین مافەکانی هاوڵاتیان بێت. لە چوارچێوەی شۆڕشی زیندوو و چالاکی ژن ژیان ئازادیدا پەلەقاژەی کۆماری ئیسلامی بۆ مانەوە بە پشتبەستن بە ئامرازە ڕزیوەکانی زیندان، ئەشکەنجە و ئیعدام نەک هەر وەڵام دەرەوە نییە و ناتوانێت کۆمەڵگای پڕجۆش و خرۆش و چاونەترس و خوازیاری گۆڕانکاری ئێران بێدەنکات، بەڵکو ئاگری تووڕەیی و نەفرەتی جەماوەر لە دژی خۆی بڵێ سەدارتر دەکات و دەبێتە هۆی هوشیاری و ڕێکخراوبوون و یەکگرتووی زیاتر لە پێناو گۆڕانکاریدا.